ئێستا قەرارێکی ئەنجومەنی وەزیران بابەتی گرێبەستەکانی سپاردۆ بە ئەنجومەنی ڕاژە بەپێی ئەو معلوماتی بەدەست ئێمە گەیشتووە ڕەزامەند نەبوونە لەسەرەوەی ئەم گرێبەستانەی ئێمە کە 502 کەسین بۆ کۆرۆنا کراوین بکرێتە ناو بادانی کە ئەنجومەنی ڕاژە بڕیاریدا بکرێ بە گرێبەستی هەمیشەی ئێمەش کە حەقی خۆمانە 2 ساڵ بە ژیانی خۆمان و کەسوکار و ماڵ و مناڵمان قوربانیمان داوە لە بەرامبەر حکوومەتیش پێویستە کە تەنها پاداشتێکی بچووک مام کات کە ئەوەی کە مان کات بە هەمیشەی وەک لە زۆربەی شارەکانی خواروی عێراق کارمەندانی کۆرۆنا زەویاوە گرە خەڵاتی گەورە کراون هەر هەموو دنیاش شتی دنیا وایە کە جەنگێک تەواوە بێ شتێک تەواو بێ ئەو کەسانی بەشدار بوون خەڵاتی گەورە ئەکرێن ئێمەش تەنها داوای مافێکی سەرەتایی خۆمان کردووە کە بوومان بە هەمیشەیە وەکو باقی گرێبەستەکانی کە مادام زەڕورین و لە بەڕێوەبەرایەتەکان و کتابی ڕسمی کرا بۆ وەزارەت کە ئێمە زۆر پێویستمان بەم کەسانێ چەندین بەشین و چەندین نەخۆشخانە کراونەتەوە لە کاتێکا لە 2014 هیچ کەسێک دامەزراندنی بۆ نەکراوە لە وەزارەتی تەندروستیە کە وەزارەتێکی بەردەوام ئەبێ ئیشی تاگرە 24 کاتژمێریە بۆی داواکەین مافێکی سەرەتایی خۆمان کە بمانکەن بە ئێمە کۆمەڵە حەق دێکین کە لە سەرەتای دروستبوونی کۆڕۆناوە ئێمە تقریباً 21 نەفەر بوون نەک لە مانجی یەکێکی 2020ەوە ئێمە لە مانجی 8 2019ەوە لە ناوەندی کانی کۆڕۆناوە کار دەکەین چەندین ستافمان تووشی کۆڕۆنا بوو چەندین ستافمان داک و باوێن تووشی کۆڕۆنا بوو چەندین ستافمان لەکنە خۆمان داک و باوێن دەستدایە هەموو کۆڕۆنایان بەستە پشتی ئێمەدا بەڕێ کرد ئێستا کەش دەڵێ کاکە وەڵای کۆڕۆنا نەمایە عقدەکانتان لە بۆ نوێ ناکەینەوە تەقریباً ئەو نێزیکە لە ناو مانجی پێنجەمیشین پارەمان وەرنەگرتووە لەوانەیە کۆمەڵێک ستافە بێتن کەوا لە پرایڤێتەکان ئیش دەکەن مشکلی هاتوچیان نەبێ مشکلی مانەوەیان نەبێتن بەڵام زۆری ستافەکان هەموو ژیانە لەسەر ئەو حەق دێ بۆ نمونە ئێستاکەش کەوا کە ئیشان بە ئێمە نەماوە دەکاتە لە بۆ نوێ ناکەین ئایا مەسەری ئێمە چی دێ بۆ هەتا ئەو وەختی کەوا کۆڕۆنا هەبوو هەر ستافی چوار نەخۆشی لەسەر شانی بوو وەکو عایلی خۆی خزمەتی کرد حتا پیسایەکەی بنی خاوێن دەکردەوە ئەو وەختی دەهات نەکردمان حەقی بەڵێن ئەویان پێدەداینکەوە لە هەر دامەزرانی ئێوە لە پێشەنگەکان بن ئێستا کە ئەو بەڵێنانیان بەڕاستی ئێمەش نێزیکەوە بۆ پێز مانگ دەچێتن هیچ